بۆناوە خۆشحاڵیەوە بە دایرەکتەرەکانی جیهانیش بزانن کە کورد کەستوم دیزاینەرێکی هەیە. ئەمڕۆ یەکەم نمایشی فیلمی The Devil Wears Prada بەشی دووەمی دەکرێت بۆیە لە شاری سلێمانی بە شێوەیەکی جیاواز ئەم فیلمە نمایشەکرێت کە دوو دیزاینەری کورد بابەتەکانیان دیزاینەکەن کە ئەو فیلمەشە لەبارەی دیزاین و جلوبەرگەوەیە بۆیە بنەچمە لای هاوژین حاتەم دیزاینەر ئەگە فەرمووی تێرە خات و هاوژین ئەم دیزاینە جیاوازانە چییە بە زەمانە بۆ نەباڵیان بەرزە ماشەڵڵایان لێبێ هاوشانی مۆدڵە جیهانیەکانن بە خۆشحاڵیەوە هەرسێکیشیان کوردن و کچی کوردی جوانی خۆمانن. جیاوازی ئەم دیزاینانە چییە ئەمە چه ستایلێکە؟ کاک دیلان ئەتوانم باسی دیزاینەکان بکەم کە شێوازێکی تایبەتیان هەیە هەمویان کۆستیومن کارکتەرن بۆ نمایشێکی جیهانی بۆ فەشن شۆیەک دروست کراون بۆ ڕۆژێکی چونە دەرەوەیکی تایبەت نابێ وەکو نمایشێکی ترمان کرد خۆتان ئاگادان لێ بەڕەخنەیەکی زۆر کەوتین کە گوایە ئەم جلانە ئەبێت بۆ ڕۆژێکی ئاسایی لەبەر بکرێت نەخێر ئەمە جلی کارکتەرێکە ئەمە جلی فەشن شۆیەکە جلی نمایشێکی فیستیڤالە جلی هونەرمەندێکە وەکو ئاشنابوون لەم چەند ڕۆژە ئەمەدگالا هەرچی دیزاینەرە بەناوبانگەکانی دنیای کۆ کردەوە و وتی فاشن ئز ئارت هەموو بەناوبانگەکانی جیهان جلە جوانەکانی دیزاینەرەکانیان لەبەر کرد و نمایشیان کرد بە خۆشحاڵیەوە ئێمەش وەکو کورد هیچمان کەمتر نییە لەوان بۆنا من وەکو لاینی خۆم وەکو ئیشکردنی خۆم پۆزیشنەکەم کۆستیوم دیزاینەرە کە دروستکردنی کارکتەرە بە شێوازێک کە چیرۆکێک ئەگەڕیتەوە بە جلوبەرگێک وەکو چیرۆشیەم بابەتانی تۆ چییە؟ هەر یەکیان چیرۆکی کوردین؟ بەڵێ جلی کوردین بەڵام مۆدێرنی تایە و چیرۆکێکە گێڕێتەوە هەر یەکە یان یەکێکیان ناوی نالینە چیرۆکێکی هەیە کە وەکو دیزاینەرێکە بێریڤان کە دایکی گوند وەکو قووە و هێزی ئافرەت لە پشتی هەر پیاوێکی کوردەوە تۆزێ دوور و درێژ و کاتێکی ئێوەشکەمە ئەتوانی لە کاتێکی ترا باسەکەی باسی گوڵستانەکەین کە جلەکەی هەموو لە گوڵ پێکاتوە بووکێکی شاهانەیە بەڵام بە شاراوی ئەیبینین شاراوەتەوە ئەڤنگارد هەیە لە دنیاە ئەمە وشەیەکی فەڕەنسیە دیزاینەرەکان یان ئەو کاسە ئارتیستەکان بەکارهێنن شاراوی لە فەیسی کارکتەرەکان یانان بەکارەهێنن هەر یەکە و بە کۆنسێپتێکێکا من وەکو دیزاینەرێکە کۆنسێپتەکەی خۆم بۆ بێریڤان باسی قۆ و هێزی ئافرەتەکەم لە پشتی هەر پیاوێکی کورد بە شاراوی باسی گوڵستانەکەم کە بووکێکی شاهانەی کوردیە و بە شاراوی هەر کاتێک ئافرەتێکی کوردناوی ئافرەتێکی کورد بێنین ئەبینین کە جوانە منیش بە شاراوی پیشانی ئێم بەس جلەکانی کە قسە بکە کە ئەم کارکتەرە ئەم خانمە بە جوانی ببینین. فیلمی The Devil Wears Prada بەشی دووەمێتی بۆ بەشی سێم چاوەڕوانی جلەکانی تۆ بکەین لێ لەبەرکرێ بۆناوە خۆشحاڵیەوە بە دایرەکتەرەکانی جیهانیش بزانن کە کورد کەستوم دیزاینەرێکی هەیە. بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون ئەمە چەند دیزاینێکی جیاوازە کە کشە کوردێک بەم شێوازە دیزاینی کردو کە بە شێوازی جیاواز دەبکرێت بۆیە ئەوان خەون و خەیاڵی ئەویان هەیە بۆ بەشی سێمی ئەو فیلماگەر دروست بکرێت جلوبەرژی دیزاینەر کوردەکانیشی تێدا بێت.